ئێمە وەکو کەسوکاری شەیدان وەکو کۆمەڵی قوربانیان لە ڕابردووە دەیان جار لە کۆڕ و کۆبوونەکانە لە ڕاگەاندنەکانە باسمان لەوە کردووە پرۆژەمان ناوە بە حکوومەتی هەرێمی کوردستان و داوامان کردووە وەکو داواکاری کۆمەڵی قوربانیان کە ئەو شوێنانەی کە کیمیایی بەرکەوتووە شاری هەموو هەڵەبجە کە هەر بۆ خۆی شاری هەڵەبجە مۆزەخانەیە کە بپارێزرێ ئەو شوێنانە کە وەکو خۆی بمێنێتەوە بۆی کە جیلی داهاتومان ئەو تاوانەی لەبیر بێت و لە یاد بێت و لە یادیا بمێنێ ئەو داوامان کرد کە ئەو کارانە وەکو دیکۆمنتێکی شاری هەڵەبجە بمێنێتەوە و شارەوانیش پرۆژەیەکی وای تەقدیمی ئەنجومەنی وەزیران کرد کە خۆی لە دەیان خانووی ناوچەکەی ناوشاری هەڵەبجە ئەگرتەوە کە هەرێک لەو خانوانە کە چیرۆکێکی تراژیدایەکی تاوانەکە باز لە چیرۆکی تاوانەکە ئەکات کە هەر خانووی وای هەیە سەدان شەهیدی تیا شەهید بوو و خانووی وای هەیە کەسوکارەکە هیچ کەسێک لە خانەوادەکەی نەماوە ئەو پرۆژەیە قەیرانەکە هات بەسەر قەیرانی ئابووریاوە بەسەر هەرێمی کوردستانەوە ئەو پرۆژەیە هەروەکو خۆی ماوەتەوە تا ئێستا جێبەجێ نەکراوە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بۆیە داوامان وایە بۆ جارێکی تر داواکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینە نوێدا کە ئەو پرۆژە جێبەجێ بکا وەکو ئەو شوێنانە وەکو دیکۆمنتی و هەرچەند ئەو شوێنانە وەکو خۆی نەمایەوە هەنێ شوێن گۆڕانکاری بەسەرا هاوە تێک درا و منتیقەکە لە ناوچەی خۆی لە دەزا گلەیم ئەوەیە مەسەلەن ئەم خانوانە تاکەی ئاوا پشتگوێ بخرێت و کەس ئاوڕی لێ نەدات و حکوومەتی هەرێم ئەم خانوانەی پشتگوێ خستووە و بۆچی ئاوڕێک لەم خانوانە ناداتەوە بۆی بیکەن بە پارێزگایە بۆی بیکەن بە مۆزەخانەیە شتێک بەڵێ ئەمەیەکێکە لەو خانوانەی کە هەڵەبجەی کۆن ماوەتەوە تا ئێستا بەخۆنی تا ئێستا عومەری خاوەر لێرە شەهید بووە تا ئێستا هەروە ماوەتەوە حکوومەتیش ئاوڕێکی لێ نایەوەتەوە و بۆیە کرا بە مۆزەخانەیەکی گەورە بۆ ئەوەی خەڵک سەردانی بکردایە و لە وڵاتان و بەهاتنایە بۆ سەردانی بۆ ئەوەی کە لە هەڵەبجە ڕوویاوە بمێنێتەوە کە بزانێت چی بەسەرات و هەڵەبجە شەهید. ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە نووسراومان بەرز کردوێتەوە بۆ وەزارەتی خۆمان و لەوێشەوە وەزارەتی شارەوانی و لەوێشەوە بۆ وەزارەتی دارایی کە ئەو خانوانە بکڕێتەوە تقریبا نزیکەی ژمارەیان 11 خانوو ئەبوو بەڵام بەداخەوە کە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی بڕیاریان نێیاوە هەروە ماوەتەوە کە بەڕاستی ئەگەر بێت و ئەم خانوانە نەکڕێتەوە ئەو کاتە مێژووی هەڵەبجە ون ئەکرێت وەکو دیکۆمنت بۆیە زۆر گرنگ بۆ یەکێک لەوانەیە کە زۆر گرنگ بوو ئەو خانوو بوو کە شەهید عومەری خاوەری لە بەردەما شەهید بووە ئەوەیە یەکەم هین بوو کە بڕیاری لەسەردرا بەرزمان کردەوە بۆ ئەنجومەنی وەزیران لەلایەن وەزارەتی شارەوانی و بڕیار درا ئێستا لە مامەڵەی ئەوان کە ئەوە سوورەت قەیدەکەی بگەڕێتەوە بۆ شارەوانی بۆ وەکو مێژوویەک بمێنێتەوە بەڵام بەداخەوە ئەوانەی کە هەروە ماوەتەوە و حکومەت لەبەرەوەی کە بودجەی پێویستی نییە نەماتوانیەوە کارە بکەین هەمووی ئەو خانوانان کە تا ئێستا مۆرکی تاوانەکەی پێوە دیارە بەڵام بەداخەوە ئەو خانوانە زۆربیان لەبەرەوەی هاوڵاتەکان پێویستیان پێیان بۆ خاوەن خانوەکان کە بەکاری بێنن نیانەتوانی ئەوەنە چاوەڕێی حکومەت بکەن لەبەرەوەی حکومەت ڕەزامەند نەبوو بەکڕینەوەی ئەوانیش خانووی خۆیان و پێویستیان پێوتی هیوای هەیە هی وەرەسەیە ئەبێ مەسلا بەکاری بێنێ پێم وایە لەو 11 خانوو تقریبا 4-5 ماون لەبەرەوەی هاوڵاتیان خۆیان بەکاریان هێناوە.